گوندی ئازادی ئەو گوندە عەرەبنشینەی بناری بەمۆی سەر بە قەزای خانەقینە کە دانیشتوانەکەی هەرچەندە بە ڕەگەز عەرەبن بەڵام بەو پێی زیاتر لە 100 ساڵە لە نێو کوردان دەستبەرداری زۆربەی نەریتە عەرەبیەکان بوون. گوندی ئازادی پێشتر بە گوندە عەرەبنشینەکە ناسراو بووە بەڵام لە ناوەڕاستی ساڵانی 90ەکاندا جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشووی عێراق ناوی ئازادی لێنا. والله تعاملی کورد لەگەڵمانە ئێمە لەم منتەقەی خۆمانە فەرقی عەرەب و کوردی تیان نییە. هەر خەڵکی منتەقەیەکن چۆن مەیان و باقوبەرە عەرەبەکان و مەیان هەرێکێکە، یعنی فەرقی نییە ئەمە ئەژی کوردەوە ئەمە عەرەبە، یەک منتەقە هەر فەرقەکەی ئەژن خەڵکی مەیدانن هەمووی. ئێمە لەگەڵ عامن، ئێمە ئیسا بە جل و بە مەکتەب و بە هەمووی لەگەڵ عامن. ئێمە مەکتەبەکەمان ئێستا بە کوردیە، تەڵەبەکانمان هەمووی بە کوردی ئەخوێنێت، مناڵمان بێ بە دشداشە دەرناچێتە دەشت، بە دشداشە ناچێت بۆ بازارلەوە بۆ شوێنی تر ئللا بە جلی کوردی ئەڕات. گوندی ئازادی لە 65 ماڵ پێکاتووە و سەرجەم منداڵانی گوندەکە خراونەتە بەر خوێندنی کوردی و قوتابخانەی گوندەکەش ناوێکی کوردی لێنراوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا منداڵانی گوندەکە هێشتا ناتوانن بەباشی بە زمانی کوردی قسە بکەن. مەکتەبەکان کوردی، ئەمە فێر بکەن کوردی، مامۆستا کوردی، من صف سیەیان مەکتەبەکان کوردی، ئەزانی من عەرەبەکان ئەزانی فێر بکەن کوردی. عەرەبەکانی گوندی ئازادی بژێویان لەسەر کشتوکاڵ و بەخێوکردنی مەڕووماڵات و گامێشە. ئەوان هەرچەندە لە نێو کوردان بەڵام دەستبەرداری گامێش بەخێوکردن نەبوون. ئێمە چەند لە ناو کورد و جلی کوردی لەبەرمان کردووە بەڵام دەستبەرداری پیشەکەمان نەبووە هەر بەخێوکردنی گامێش بکەن و هەرچەند عەلاقەمان نەبریەوە لەگەڵ دەرەوەی وڵا کەرکووک و خانەقین و جەلەولا هەر خزم و کەسوکارمان هەیە لەوێ جنوخوازی شەکەن و لەگەڵێ. دانیشتوانی گوندی ئازادی سەرباری تێکەڵبوونیان لەگەڵ کووردا بەڵام زۆر بەکەمی ژن و ژنخوازیان لەگەڵ کووردا هەیە و زیاتر لەگەڵ عەرەبەکانی کەرکووک و جەلەولادا تێکەڵی خێزانیان هەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.